وتیان استثمارەی لێرە چوومان بۆ ژوورەوە اتفاقمان کرد. جەنگیز یەکێکە لە بەشداربووانی پرۆژەیەکی نیشتەجێبوون لە شاری هەولێر وەکوو خۆی باسی دەکات لە ساڵی 2021ەوە گرێبەستی کردووە پێیان وتووە ساڵی 2023 پرۆژەکە تەواو دەبێت بەڵام جارێکی تریش گرێبەستی کردوتەوە و دەڵێت کۆمپانیا پابەندی گرێبەستی خۆی نەبووە. چێ مەسئولە لەسەر استثمار؟ باشە من 3 ساڵ ئەم پارەیە دامە 2 دەفتەر و نیم داوە لە 2021 وتیان 2 ساڵ تەواو بێ لە 2023 تەواو بێ 2023 هاتمان وتیان کاکە ئێوان عقد نەکردانە عقدی چی کاکە وتم چێشەکە لای منە من نەم کردووە ناتومە وتینانە ئێمە تقریبا 900 کەسن وتینانە بۆ کەس عقد نەکردمانە عقدەکان دوایەوە ساڵ و نیوە 2 ساڵە تەواو بێ کاکە ئەی ئەم 2 ساڵی ڕۆی وتی ئەمە ڕۆی تەواو هاتمان لە 24 مانگی 6 عقدمان کرد وتیانە ڕۆنن دێن مانگی 2 مانگ هەر 2 مانگ هەر 3 مانگ شتێکەکەم بۆتە لە 110 تەواوکەن لە 120 تەواو بێ لە 100 ئێمە 4 مانگە ئەم عقدەش کردمان هاتووانە ئێستا چۆن ڕۆژمان پێش 4 مانگ 5 مانگ عیننە باشە کەی تەواو بێ ئێمە نازانم ناتوانن تەواو بکەن کاکە وەرن فەرمەوە پارەکەتانە. بە بیرۆکەی من ڕای من وایە ئەو پارەی لە شوێنێکی کە سەرفەکەن لەو مەشروعە سەرف ناکەن پارەکە لە خەڵکەسن مەشروعەتری پێکەنەوەش هەمان شت هەنێ پارە لە خەڵکەسن لە مەشروعێکە یعنی لەو کاتێ بازنەیەکە مەجموعەیە کەس هەمویان بەسراونەتەوە هیچ کەسیان ناڕوا بەڕێوە حکوومەت ئەتوانێت یەکشە دیوارێ دروستکە شورتە بە 2 دقە نایەتە سەری پۆلیس بە 2 دقە نایەتە سەری بیڕخێنێ بڵێ تو تەجاوزت کردووە غەرامەت کردووە ئەچی بۆ استثمار ئەڵێ ئێمە ئیجازەیان نییە چۆن مەشروعی وا گەورا کرێت لەسەر عەرزێک ئیجازە شتی نەبێ. خاوەنی یەکێ لە پرۆژەکان لە جێگای ئەوەی داوای لێبوردن لە بەشداربووانی بکات و قەرەبیان بکاتەوە دەڵێت خەڵک قەرزاری ئێمەیە و ئاساییە تەواوکردنی پرۆژەکان دوا بکەوێت. هیچ متاخر نەبووی نێمە لەوانەیە 3-4 پێش مانگێک متاخر دەبین زیاتر نییە ئەوش نۆرمالانە نێت شتێکی وڵات جەریمە لە هەموو دنیا پرۆژەکان تاخیر دەبێت لە هەموو دنیا مەسەلەن دوبەی یەکەمین دەوڵەتە لە پێشکەوتن لە عالەمێدا بەس دەمە پرۆژەکان تاخیر دەبێت هیچ پرۆژە لە وەختی خۆ تەواو نابێتن بەس چێ مشکلەی نەمویم ریسکی نەبێت ئێمەش هیچ ئامادەینە هیچ ریسکشمان نییە خەڵک قەرداری مەمە قەرداری خەڵک نێتەوە هەولێرەی دەبینی ئەتو حسابی خۆ بکە 10-20 ئەو سەکانە قەرداری منن. شارەزایەکی بواری عقارات دەڵێت ئەوەی ئێستا دەگوزارێت لە بواری وەبەرهێنان کارەساتە و ڕاو ڕوتە و تەنها کێشانەوەی پارەی لە وڵاتیان دەشڵێت پێویستە لایەنی پەیوەندیدار لێپرسینەوە بکات. ئەوەی کە ئێستا دەبینی بەڕاستی ئەمە کارەساتێکە لە بواری وەبەرهێنان لە هەر وڵاتێکی دنیا بووە ئێستا حکومەتیان کوردستان حکومەت دەبا بەهات با سەرخە لە بەرەوەی ئەمە وا دەکات سومعی وەبەرهێنان لە کوردستان لە کەدار بێتن و ئەو بەرنامە پلانەی کە هەیە خەڵک بێت لێرە یەکە نیشتە جێم کوڕێت تەنانەت خەڵکی کوردی خۆشمەوە دەکات لە کوڕینی شوقە و یەکە نیشتە جێبم بکشێتەوە بۆ چکە تۆ پارەت داوە دەتەوێت 3 ساڵ کلیر وەرگیت بەڵام 3 ساڵ ڕۆیشتە تام دەقێ بلۆک لەسەر بلۆک دانەندراوە ئەوە دەیبین ئێستا نمونەی پرۆژەیەک لە پرۆژەکانی کوردستان ئەمەش دەگەڕێتەوە بۆی کەم تەرخەمی وەبەرهێنان و دەستەی وەبەرهێنان لە هەولێر شاری هەولێر کە نەیتوانێت چاودێرێکی ورد لەسەر پرۆژەکان دابنێت و نەیتوانیوە ئەم مستەسمەرانوانێ بکە کە خیتاب زەمان لە بانک دابنێت لە کاتێکدا کە کێشە گرفت دروست دەبێت بتوانێت پارە لە بانک سەر وەرگرنەوە و بتوان پرۆژەکانی پێتاوکەن ئەوەی ئێستا هەیە بەڕاستی ڕاوڕوتێکە هیچتر نییە یعنی ئەوەی هەیە کە وەبەرهێنەرەکان بۆ خۆیان پارە کۆ دەکەنەوە و هەندێک بەشێک لە وەبەرهێنەکان ئەوانەی کە وەبەرهێنەر ڕاستەقینە کوردستان بە 50 دەژمێژمێن ئەوانتر ڕۆڵی مقاوڵ دەبینن پار لە خەڵک دەوەردەگرن و دروستی دەکەن بەڵام ئەو ئێستا بین پارەشان وەکتە دروستیشیان نەکردو ئەمە کارەساتەکە. لە هەرێمی کوردستان بەشێک لە وەبەرهێنەرەکان پارە لە وڵاتیان وەردەگرن و لە وادەی دیاریکراوی خۆشیدا پرۆژەکان تەواو ناکەن وڵاتیانیش داوا دەکەن لە بەرامبەردا قەرەبوو بکرێنەوە. ئیبراهیم زیاد کەناڵی پەیام هەولێر.